قالوا بو هندك آلهنا لفيداوية بيدابونه لبغدا هر تشتكي والله تمام بس سكالة لدادقا فيدرالي تمار دكان سكالة ديف سكالة همو جيتنا راد كرن يدي بوطار نابن قالوا افش قازيجي خرابترن بهرحال برنس دكتور دانر عبد الغفار عزيز او تويجرو ما مستيزان كويل استوديو ميفاني منه دكتور خيرات زور سباس دكتور يعني توكو بسبورك بروجي روناكيه فعلا دردبوا في ولاتي يان درمانه بوسه تعامد قالت تكرن جالي اليه كي دياري كريفه ئێوارەتان باش طبعاً باسی بڕیاری دادگای فدرالیتان کرد ئەمڕۆ لە تەک ڕەتکردنەوەی ئەو داوایی کە لەسەر پرۆژێ ڕووناچی نووسرا بوو دادگا کە داواکی تریش ڕەت کردەوە لەسەر موچەی فەرمانبەران بە بیانەوەی کەوا لە اختصاسی دادگاکە نییە بەڵام ڕاست نییە چونکە بە گوێرەی مادەی 4 بڕگەی 3 لە یاسای دادگای فدرالی وهروەها بڕگەی 4 لە مادەی 93 دەستوری عراقی ئەنزیمە و تعلیمات و ئەو ئیجراعاتانەی کەوا لە دەسەڵاتە ئیتیحادیەکان دەردەچن دەچنە چوارچێوەی دەسەڵاتەکانی یان با بڵێن تایبەتمەندیەکانی ئەم دادگایە بۆیە دەرکردنی بڕیارێک بۆەوەی کە ئەم بابەتە لە چوارچێوەی اختصاسەتەکانی ئەم دادگایە نییە ئەمە دروست نییەوە پێچەوانەی قانونی یان با بڵێن یاسای دادگای باڵای فدرالی وەروە پێچەوانەی مادەی 93 لە دەستوری عراقی ئەمە بۆ ڕوونکردنەوە ئۆپۆزیسیۆن لە کوردستان لە ناو ئیشکالێکی یەکجار گەورەدایە چونکە ئێمە دەزانین و شاراوەش نییە کە هەبوونی ئۆپۆزیسیۆن بۆ سەرپێخستنی دیموکراسی بۆ بەهێزکردنی دیموکراسی لە هەر وڵاتێکدا گرنگە چونکە بۆ چاودێریکردنی حکوومەت کارەکانی حکوومەت بۆ چاودێریکردنی کارەکانی دەسەڵات گرنگە ئۆپۆزیسیۆنێک هەبێت بەڵام ئۆپۆزیسیۆن بنەما و کۆمەڵێک پرەنسیپ و کۆمەڵێک بەهای هەیە کە لەسەریدا دروست دەکرێت و بینا دەکرێت گرنگترین ئەو بابەتانەی کە هەر ئۆپۆزیسیۆنێکی سەرکەوتوو کە دەوڵەتی سەرکەوتووی بینا کردووە ئەوەیە کە پێویستە ڕێز لە بنەماکانی دموکراسی بگرێت لە پێشی هەمویانەوە ڕێزگرتنە لە دەرەنجامی هەڵبژاردن باشە ئەمە یەک ئۆپۆزیسیۆن لە کوردستان ڕێز لە دەرەنجامەکانی هەڵبژاردن ناگرێت بینیمان کە بەشێکی حزبەکانی کوردستان کە لە هەڵبژاردن دۆڕان دەرەنجامەکانی هەڵبژاردنیان قبول نەکرد کە ئەمە جۆرێک لە ڕەتکردنەوەی دەنجی خەڵکە و گوێنەدانە بە دەنجی خەڵک کە دەنجیان بە کۆمەڵێک حزبداوە بەوانیان نەداوە ئەمە یەک دوو لە دنیادا ئۆپۆزیسیۆن پرۆژەیەکی عەقلانیە هەڵگری کۆمەڵێک ئەرگومنتی عەقلانیە و بەرنامەی عەقلانیشی هەیە ئۆپۆزیسیۆن بریتی نییە لە ڕەفز لە نەرێکردنی هەموو شتێک لە کوردستان ئۆپۆزیسیۆن بریتە لە احتیجاج لە خۆپیشاندان لە ناڕەزایەتی و هیچ بەدیلێکی عەقلانی و ئارگومنتێکی عەقلانی پێ نییە ئەمە دەزانین ئۆپۆزیسیۆن دوژمنی حکوومەت نییە بەڵکو نەقدێکی سیاسی بەننا دەکا چاودێری حکوومەت دەکا بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان باوەرگرین پرۆژەیەکی هەیە بۆ کشت و کاڵ باشە ئۆپۆزیسیۆن پێی وایە کە ئەم پرۆژەیە پرۆژەیەکی باش نییە لە بەرامبەردا پرۆژەیەکی بەدیل پێشکەش دەکات دەداتە حکوومەت لە ڕێی پەرلەمانەوە کاکە ئەمە پرۆژەی تۆیە بەڵام پرۆژەکەی من باشترە ئەم بەدیلە عەقلانیە تەقدیم دەکات بەڵام ئۆپۆزیسیۆن لە کوردستان بە پێچوانی ئەوانە بووە بە فەوزا بووە بە ئەنارشیەت هیچ شتێک تەقدیم ناکات یعنی تۆ باسی ئۆپۆزیسیۆنێکە پێت وانە لە کوردستانە ئەوانەیە کە نانا ئۆپۆزیسیۆن و هێزانێکە تازە دروستە بن لەسەر بنەمایەکی تەندروست دروست نابن بۆ نمونە تێگەیشتنیان کامەڵبوونیان پێگەیشتنیان هەستی بەرپرسەرەتیان بچونیەتی ئیدارەکردنی ڕەوشەکە بچونیەتی سیاسەتکردن بچونیەتی بەرپرسەرەتی لە بەرامبەر گەلەکەیان حتا ئیش و کاریشیان وانە بۆ بەشێکی عەفەوی دروست بووە مەکینێکی ئێلامی هەبووە هەموو شتێک تێکەڵ و پێکەل کردووە سەرنجی خەڵکی ڕاکێشەوە ئۆپۆزیسیۆن لە کوردستان حرەکەیەکی شعبەویە سواری شەپۆڵی ناڕەزایەتی خەڵک بووە و هەم لە ینی بووە بە ناڕەزایەتی و دەنگەدەنگ کە هەموو کەسێک دەتوانێت ئەوە بکە یعنی ئۆپۆزیسیۆن کارێکی زەحمەتە وەک گوتم لە بیدایەت پرۆژەیەکی عەقلانیە بەڵام ئەوەی لە کوردستان هەیە هەموو کەسێک دەتوانێت من و تۆش دەتوانین ئۆپۆزیسیۆن بین تەنها گارەگار بکەین داتای غەڵەت بدەین کۆمەڵێک ڕاگەیاندن دەکەینە پلاتفۆرم و بینبەر لەوێەوە کە چاواشەی خەڵکی پێ بکەین و یەکێک لە بنەماکانی تر کە زۆر گرنگە لە کاری ئۆپۆزیسیۆنی هەبێ ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن ڕەخنە لە شەخص ناگرێ ڕەخنە لە کەس ناگرێ بەڵکو ڕەخنە لە سیاسەتەکانی حکوومەت دەگرێ ئەمڕۆ ئۆپۆزیسیۆن بووە بە پرۆژەیەکی شخصی کورد بووەتەوە لە کەسێک بۆ نمونە ئێمە حەزبمانە سەرۆکی حزبەکە بەتەنێ تەمسیلی ئەو حزبە دەکا بووە بە دەنگەدەنگ و تەنها قسە دەکە هەموو ئەندامانی دیکە حزبەکە عیبارەتن لەو پیاوە بۆ نمونە
ئۆپۆزیسیۆنی دیمان هەیە لە بەرژەوەندی بنەماڵەکەی دروست بووە، ئیسtisمارەتەکانی دەپارێزێ، بازرگانیەکەی دەپارێزێ. یعنی لە دنیادا دیتو تا ئۆپۆزیسیۆن دژی پرۆژەیەک بێت کە هەموو خەڵکی سراحەتی پێ دەکات. بەڵێ دکتۆر لەوانەیە ئێمە لە نزیکەوە کۆمەڵێکیان بناسین، ینی ئەوانەیە کە نەتوانن ئیدارەی عایلەکەی خۆی بکەن، نەتوانن شتێکی بەسیط ئیدارەی بکەن، چون بتوانن ئیدارەی وڵاتێک و نەتەوەی بکەن وەکو تووتیت. بەڵام ئێمە باسی ئەوەکەین، ینی پرۆژەی ڕووناکی خزمەتیان گەلە دەکات، 24 کاتژمێر کارەبا بۆ خەڵک دابین دەکات، ئومێدێکی لە مێژینەی ئەم خەڵکە دەستە بەر دەکات. عنی خراپەکەی لە کوێیە چیتە لە دادگای فیدرالی سکاڵا تومار دەکەین؟ ئەمەیە مەسەلەکە، یعنی ئێمە بۆی ئاستی گفتوگۆکە دانە بەزێنین، ئێمە باسی ئۆپۆزیسیۆن دەکەین وەکو پرۆژە لە تیۆردا و تطبیقی دەکەین لەسەر واقعی کوردستان. یعنی ئۆپۆزیسیۆن لێرە بووە قسەکان زۆر جوان، بەڵام کاتەکەمان تهدید ئەنی دەگاتە سەر ئەوەی کە ئۆپۆزیسیۆن لە کوردستان پرۆژێکی شخصیە، دەنا هیچ منطق نییە، هیچ ئۆپۆزیسیۆنێک لە دنیادا نییە بڵێ من دژی ئەوم کە خەڵک کەم و کارەبانەوەی 24 کاتژمێر. یعنی شتەکە شخصیە، بابەتەکە کە وتم نابێ ئۆپۆزیسیۆن شخصی بێت، دژی کەسێکە، دژی حکوومەتە، دژی شخصێکە، دژی حزبێکە، هەموو شتێک دەکەن. ئەمە بەڕاستی شتێکی غەریبە، شتێکی زۆر سەیر و سەمەرەیە و لە دنیادا هاوشێوەی نییە. ئۆپۆزیسیۆن ئیشی ئەوە نیە کە دژی خۆشگوزەرانی میلەتەکەی بێ. یعنی پرۆژەی 24 کاتژمێری ئێوە خەونێکە کە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە حکوومەتی هەرێمی کوردستان کاری بۆ دەکات. لەم کابینەیە کابینەی نوێم سوپاس بۆ خوا و سوپاس بۆ خۆراگەری خەڵکی کوردستان و حکوومەتەش کە توانیان ئەم خەونە ببێ بەواقع. ئێستا لە بەشی زۆری ماڵەکانی کوردستان کارەبای 24 کاتژمێری هەیە. ینی دەمان خاتە نێو سیستەم نەکتەنها لە بواری کارەبا، ئێمە لە بواری ژێرخانی ئابووریش کوردستان بووە بە وەرشەی عمل لە هەموو لایەکەوە کاری تێدا دەکرێت پێشکەوتن هەیە و ئەو وڵاتە بەرەو ئەوە دەڕواکەوە اقتصادێکی سەر بەخۆی هەبێ. ئەوانە دژی ئەنی ئۆپۆزیسیۆن دژی ئەوانەیە کە داهاتووی میلەتەکەی لەسەر بینات. باشە دکتۆر شتێکی دیکەیە، تۆ لە وڵاتی خۆتە موسساتی فەرمیت هەیە، حکوومەتت هەیە، پارلەمانت هەیە، سەرۆکاتی هەرێمت هەیە، لایەنە سیاسیەکانت هەیە، بۆ هەمانە هەر هەمووی لە پەراوێز دەخەی. ئەچیت لە بەغدا بەردەوام وە کوڕەی کانی بوو لێ هاتووە، لە بەغدا و بەردەوام لە دەرگای سەرۆکی وەزیران و مەحکەمەی ئیتیحادی و نزانم چێ. ئەمە جاری یەکەم نییە، ئەوە دەیان جارە ئەم سکاڵان نەتومار دەکەی هەر هەمووی ڕەت دەکرێتەوە، جارێکی دیکە و سیناریۆ دووبارە دەکرێتەوە. ئێمە لە کوردستان لە بەردەم دوو ڕێگەداین، دوو ئیتیزاهی بیرکردنەوە داین. ئیتیزاهێک کە پێی وایە دەبێت کوردستان هەموو شتێک تەسلیم بکە، نەوتەکەی تەسلیم بکە، لاواز بێ، بپاڕێتەوە، بنووزێتەوە، مافە دەستوریەکانی خۆی لەبیر بکات تەنها لە بەرەوەی موچەکەی وەرگێت. ئاراستەیەکی دیشە ئیرادەویستیە دەوێت خەڵکی کوردستان لە چوارچێوەی دەستور کە کۆمەڵێک مافی دەستوری هەیە لە دەستوری عراقدا تەعامل بکە. ئەو دوو ئیتیزاوەک و ئەوەیە کە دوو دراوسێ لە تەنیشتێک بن دراوسەیەکی نەرمونیان بێ هەمیشە دەرگا بۆ خەڵک بکاتەوە گرنگ نییە چێ داخل دەبێت. دراوسێکیش ڕێزی ماڵی خۆی دەگرێت، سنوورەکانی خۆی دەپارێزێ. پرسیار لە جەنابەت دەکەم کامیان ڕێز لێگیراوە؟ ئەو ماڵەی کە ڕێز لە خۆی و لە سنوورەکانی خۆی دەگریان ئەو ماڵی کە دەرگای بۆ هەموو کەسێک کراوەتەوە. هەرێمی کوردستان مەبەست لەوە ئەوە نییە ئاژاوە بکەین شەڕ بکەین، نەخێر ئێمە کۆمەڵێک مافی دەستوریمان هەیە کە لە نێو دەستوری عراقدا جێی کراوەتەوە. ئێمە لە عراق هاوڵاتی پلەدونین، نابێ ئەمە قبول بکەین. بە گوێرەی دەستور هەرێمی کوردستان بەشێکە لەو دەوڵەتە و کۆمەڵێک حقوقی دەستوری خۆی هەیە، نابێ بە هیچ شێوەیەک بەرزبەرداری بێ. و کاتێک قیادەی سیاسی کوردستان پێداگر دەبێت لەسەر ئەوە و لە تەنەزول ناکە لە حقوقی دەستوری خەڵکی کوردستان، ئومێد دەداتە ئێمە هەمووان خەڵکی کوردستان کە سەرکردایەتەکەی واز لە مافە دەستوریەکانی نانێ و خەڵکی کوردستانیش بێ ئومێد نابێت لەوەی کە مافەکانی پێشێل دەکرێن و بەرەو ئەوە دەڕواکە ئەو دەوڵەتە بەرەو مەرکەزیەت و بەرەو ناوەندێتی بڕواتەوە دووبارە ئەو ترسانەی کە هەمیشە لەگەڵ وجودی عراق هەبووە بەردەوام ببن. بۆیە ئەم دوو ئیتیزاهە بەڕاستی لە کوردستاندا هەیە، ئیتیزاهێک کە دەیەوێت کورد ئیرادەی خۆی لە دەست نەدا، خاوەنی ماڵی خۆی بێ، خاوەنی اقتصادی خۆی بێ و تەنەزول لە مافە دەستوری و قانونیەکانی خۆی نەکە. ئیتیزایەکیش بەداخەوە کە دەیەوێت هەموو شتێک تەسلیم بکە، نەک لە پێناو میلەتەکەی، لە پێناو کۆمەڵێک بەرژەوەندی کەسی تسک کە لە کەس ئەوە شاراوە نیە بەڕاستی. دکتۆر ئەمە جگێ سەرنجە بوو نمونە ئەگەرێمە هێزێکی وەکو پارتیاڵێن کە دەیان ساڵە خەبات سەرکێشی خەباتی چەکداری نەفسای ئەم گەلە کردووە. ئێستا خەوەن گەورەترین فراکسیونە وەکو لایەنی سیاسی لەسەر ئاستی عێراقا بێژگە لەو پەیوەندیە نێودەوڵەتی و هەرێمانەکایە. ئەگەرێمە باسی یەکێتی حزبەکانی ترکین کە لە بەغدا نەتوانێ حکوومەتە عێراق ڕازی بکە کە حتا ڕێکەوتنی سیاسیش دەگەرێت لەسەر پێکردنی ئەم حکوومەتە دەستور هەیە، هەموو بنامەکان هەیە. ئەو حکوومەتە پابند نابێ بەدابینکردنی مافەکانی خەڵکی کوردستان. هێزێک کە بەم شێوەیەیە کە بەردەوام وەکو گەڵای پاییز هەلەوەرێ، ئەوە ئەتوانێ لە ڕێی بەردەوام بوو بەغدا لە ڕێی دادگاکانی عێراقەوە
حکوومەتی ڕغنا چارکە پابندی دابینکەنی مافە دەستوریەکان بێگومان نەخێر بێگومان نەخێر من شتێک ڕوون دەکەمەوە کاگەکار هەر شتێک ئەساسەکەی بەهێز نەبێ و وەکو دارێک کە ڕێگەکانی لە نێو خاکدا بە تەواوی نەچوو بنە خوارێ ئەو دارە سەبر باشە وشک دەبێ و هەڵدەوەرێ ئەوانەی کە ئەوە دەکەن باوەڕت هەبێ نەڕەجیان لە نێو خاکدا کوتاوە نەهیچ بەڵقی سەر ئاوە کۆمەڵێک مەساڵح و بەرژەوەندی شخصیە سواری کۆمەڵێک ناڕزایەتی خەڵک بوون ئەمڕۆ لە بەغدا لە هەرێمی کوردستان استقلالی ئەم بابەتیان کردووە پرۆژەکەیان تەواو پرۆژەیەکی شخصی و کەسیە بەڵام خەڵکی کوردستان لەوە بە باشی ئاگادارە و هێزەکان دەناسێ و دەزانێت چێ چاوی لە داهاتوی ئەو میلەتەیە چێ داهاتوی ئەو میلەتە دابین دەکە و چێش میلەتەکەی بەرەو ئاراستەی تەسلیم بوون و ئەنی ناکرێ ئێمە کە سەدان ساڵە خەبات ئەگەر زۆر بە کورتی دکتۆر تا چەند ڕۆلی ئیعلام و ڕۆلی کۆمەلگای مەدەنیە بەگشتی کە خەڵکی کوردستان و شار بکرێتەوە لەو شەپۆ لە مەترسیدارەی کە هەیە بەڕاستی شەپۆلێکی مەترسیدارە و بەشێکی زۆری ڕاگەیانەکان بوونەتە مینبەرێک بۆ پەخشکردنی ئەو ناعەقلانیەتی کە ئێستا هەیە لەو ئارگومنتە ناعەقلیانەی کە ئێستا هەن ینی لە خۆتەوە کەسێک دانیشتووە لەسەر تەلەڤیزیۆن داتای غەڵەت دەدا ڕخنە لە شخص دەگری لە فلان سەرکردە و لە فلان سەرکردە بەبێ ئەوەی دووپاتی بکاتەوە بەبێ ئەوەی ئارگومنتێکی قانونی و دەستوری لە پشت قسەکانی هەبێت تەنها تۆمەت بەخشینەوەیە نابێ ئەمە کێشەی ئەعلام و کێشەی ڕاگەن کێشەیەکی قوڵا کێشەیەکی گەورەیە لە کوردستان تا ئێستا چارەسەر نەکراوە دەبێ ئەم مەسەلانە ڕێک بخرێن ئەو پۆزیسیۆن حکوومەت هەمویان دەبێت لە چوارچێوەی دەستور و قانوندا کار بکەن هیچ کەسێک نییە لە دەرەوەی قانون لە دەرەوەی دەستوردا بێ دوو کە ئاین لە دەرەوەی دەستور و قانونە شەیتان لە دەرەوەی دەستور و قانونە ناکرێت کەسێک بەناوی ئۆپۆزیسیۆن هەرچیەکی بیۆی بیکە دەبێت لە چوارچێوەی قانوندا معارەزە بێت ولا دەبێت لە چوارچێوەی قانونیشدا حکوومەت بێ دەبێت قانون و دەستور ئیداری حکوومەت و ئیداری ئۆپۆزیسیۆن بدەن نەک ئەتیباراتی دیکەی شخصی بەڵێ زۆر سپاس بەڕێستە دکتۆر دانەر عەبدوڵغەفار عەزیز توێژەر و مامۆستای زانکۆیە گەلێ سپاس دکتۆر زۆر سپاس بەخێر بێت